به کانال محمد صلاح خوش آمدین. بهترین کانال یادگیری زبان فارسی و کردی سورانی. سلام دوستان عزیز، هر جا هستین امیدوارم خوب باشین. سلاهارانی عزیز لهر کوێن هیوادارم باش بن. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم. ئەم جارەیان دێنە وانەیەکی نوێ و وشە و ڕستە و دەستەواژەی نوێ فێرە بین، شێوازی دەربڕینی نوێ فێرە بین. پێشەوەی بڕۆینە سەر وانەکە، تکایە بیرتان نەچێت لە تەلێگرام و ئینستاگرام لەگەڵم بن و هەر پرسیارێکتان هەبووتوان لە ئەوێەوە لێمانی بکەن و هەر وانەیەکیشدا بنین، وانەی زیاتر لە تەلێگرامدا دەنین و نووسرا و شتی جوانی وەرگێردراوی فارسی دائنین لەوێ لەگەڵ شێوازی خوێندنەوەکە. وانەی 19م دەرسە 19م کە باسی چیەکە؟ تعارف کردن واتە خوڵککردن و چیتر؟ عذرخواهی کردن واتە داوای لێبوردنکردن. ئێمە دێنە سەر چی؟ بەشی یەکەمی وانەکە کە بریتیە لە چی؟ تعارف کردن. ناڵی تعارفکردن. تعارف یەکتر ناسینی لای خۆمان نییە. ئەمە تعارف کردن واتە خوڵککردن. ئەڵێ چی؟ لە چوارگۆشە سەوزەکەیە تعارف کردن در فرهنگ ایرانی نشانه رعایت ادب و احترام است. واتە خوڵککردن لە فەرهەنگی ئێرانیە نیشانەیەکە بۆ ڕێز و احترام گرتن. و دواتر ئەڵێ در این درس جمله‌های عباراتی که نشان دهنده تعارف هستند با رنگ آبی مشخص شدند. لەم وانەیە ئەو ڕستانەی کە بۆ خوڵککردن بەکاریە، کە لە کاتی خوڵککردنە بەکاریە، چییە؟ بە ڕەنگی شین نووسراوە. باشە؟ بۆیە سەرنجبەند لە ڕەنگی شین، ئەو نووسینانەی کە بە ڕەنگی شین. لێرە وێنەیەکی یاوە، خەریکی چا خواردن چەند کەسێکە چای بۆ تێکە. میزبان واتە ئەو کەسەی کە میوانداریەکە. کاتێک کەسێک ئەچێ بۆ ماڵی کەسێک، ئەوە میوانە. ئەو کەسەی کە کەسێک دێ بۆ ماڵەوە بۆ لای، ئەو پێڵێن میزبان. باشە؟ ئەڵێ چی؟ میزبان ئەڵێ چی؟ چای میل داری؟ باشە؟ واتە حەزوو بە چا هەیە؟ هەستان بە چا هەیە؟ حەمید ئەڵێ چی؟ حەمید بەڵێ متشکرم. من بە ئێوە ئەڵێم قەهوە میل داری؟ یا ئەڵێ چی؟ قەهوە میخۆری؟ واتە حەزوو بە قاوە هەیە؟ قاوە خۆی؟ باشە؟ خوڵکیەکەی. میزبان ئەڵێ چی؟ کەسی خاوەن ماڵ، ئەو کەسی کە میوانداریەکەی کردووە. نوش جان، نوشی گیانێ بێ. شما چطور آرمان؟ ئەی تۆ چی ئارمان؟ پرسیاری لێکەڵێ تۆش حەزوو بە چا هەیە؟ ئارمان ئەڵێ چی؟ نه خیلی ممنون، میل ندارم. نه زۆر سپاس، حەزم پێ نییە یا دڵم نایوە. باشە؟ کەواتە هێجار بە خێرای خوێنمەوە، لەگەڵمان دەربڕینەکەی دووبارەکەنەوە. میزبان ئەڵێ چی؟ چای میل دارید؟ بله متشکرم. نوش جان، شما چطور آرمان؟ نه خیلی ممنون، میل ندارم.
ڕۆینە سەر وێنەی دووهەم. کەسێکە قاپەشۆرێ. گفتوگۆی نێوان مۆنا و سەهەر. مۆناڵە چی؟ مۆنا ئێجازە بدید کۆماکێتون کۆنام. ئێجازە بدید کۆماکێتون کۆنام. ڕێگە بن یارمەتیتان بم. ئێجازە بدید واتە ڕێگە بن کۆماکێتون کۆنام، یارمەتیتان بم. ئەگەر بڵێ کۆماکێت واونونەکەی لاوێت، کۆماکێت کۆنام ئەوەش هەر ئەبێ واتە یارمەتیت بم. بەڵام کۆماکێتون کۆنام وەکو ڕێزگرتنە واتە یارمەتیتان بم. سەهەر ئەڵێ چی؟ زەحمەت ناکەشید من خودم انجام میدم. زەحمەت ناکەشید من خودم انجام میدم. واتە زەحمەت مەکێشن، ئەزێتی خۆتان مێن، من خۆم ئەنجامی ئەیم، من خۆم ئەیکەم. مناڵێ چی؟ تعارف نکنید ظرفا رو من میشورم. تعارف نکنید ظرفا رو من میشورم. واتە چۆن بڵێ خوڵکمان نییە قاپەکان منیشۆم. واتە ئێمە ئەو شتە نییە لە بینمانە. زیاتر تعارفکردن لە نێوان کەسانی زۆر نزیک لێکەوە نییە. باشە؟ بۆی ئەڵێ تعارف نکنید ظرفا رو من میشورم، قاپەکان منیشۆم. سەهەر ئەڵێ چی؟ دست شما درد نکنه. دست شما درد نکنه. دەستی ئەوە نێشێ یاخود دەستان خۆش بێ. وێنەی سێهەم گفتوگۆی نێوان کڕیارێک و فرۆشیارێک. مشتری واتە کڕیار ئەڵێ چی مشتری؟ چقدر میشه؟ ئەڕۆیتە بازار شتێکە بینی ئەڵێ چقدر میشه؟ یا شتێکە سێنی ئەڵێ چقدر میشه؟ یا شتێکە کڕی ئەدەوێ پارەکەی بێڵێ چقدر میشه؟ واتە چەنە کات. باشە؟ فروشنده فرۆشیارەکە ئەڵێ چی؟ قابلی نداره. قابلی نداره. قابلی نداره واتە شایانی نییە. بەڵام ئەگەر بە وەرگێڕانی بکەین لەو حاڵەتەی کە خۆمان ئەڵێن چی؟ خۆمان ئەها کە شتێکە کڕی کابراڵێ هەڵیگرە با میوانی خۆمان بی، یا ئەڵێ هەڵیگرە، یا ئەڵێ هیچ ناکە. باشە؟ قابلی نادارێ لە کاتی کڕین و فرۆشتنەوە بەستیەوەی کە ئەڵێ هیچ ناکە هەڵیگرە. پێش ئەڵێ چی؟ قابلی ناداره 40,000 تومان. شایانی نییە واتە هیچ نییە، هیچ ناکات. دوایڵێ چی؟ 40,000 تومان واتە 40,000. کابرا لەولاوە خوڵکەکەی کرد و لەلاشە پارەکەی پێ و لەبەری لێ بستێنێ هەڵی نەگرێتەوە. باشە ئەڵێ چی؟ مشتری ئەڵێ چی؟ ممنونم بفرمایید. ممنونم بفرمایید واتە سوپاس دەکەم فەرموون. دێنە سەر بەشی دووهەم کە عذرخواهی کردن. عذرخواهی کردن. عذرخواهی کردن. ناڵێ عذر ئەیان بە ئەیە ناخوێنەوە. عذر عذر عذرخواهی کردن. باشە؟ دێنە سەر وێنەکە کە پیاوێک و مناڵێکە قسەکەن. ئەڵێ چی؟ من اشتباه کردم ببخشید. من اشتباه کردم ببخشید. من هەڵام کرد ببورن. من اشتباه کردم ببخش یاخود ببخشید. ئەویش ئەڵێ چی؟ وێنەکەی تر معذرت میخوام. معذرت میخوام. معذرت میخوام. داوای لێبوردنەکەم. باشە؟ دواتر دانشجو ئۆستاد واتە خوێندکار. دانشجو واتە خوێندکاری زانکۆ. دانش ئاموز واتە خوێندکاری قوتابخانە. ئۆستاد
واتە مامۆستای زانکۆ، و معلم واتە مامۆستای قوتابخانە. دانیشتووە لە چی؟ دیر رسیدم متاسفم. دیر رسیدم متاسفم. درەنگ گەشتم داوای لێبوردنەکەم باشە، یاخود بەداخەوم یاخود ببورن. استاد دەڵێ چی؟ اشکالی نداره بفرمایید داخل. اشکالی نداره بفرمایید داخل. کێشە نییە، کێشەی نییە، فەرموون بۆ ژوورەوە، فەرموو ژوورەوە. دواتر سعید و سروش. سعید دەڵێ چی؟ ببخشید فراموش کردم کتابت رو بیارم. ببخشید فراموش کردم کتابت رو بیارم. واتە ببورن لە بیرم چوو کتێبەکەت بێنم. کتابت رو واتە کتێبەکەت. باشە، رو وتمان لە دوای چیوە دێ؟ بەرکارەوە دێ، بۆیە لە دوای کتابت هاتووە. باشە. سروش دەڵێ چی؟ خواهش میکنم واتە تکا ئەەکەم، تکا ئەەکەم. سێهەم دانش آموز معلم. دانش آموز وتماوە خوێندکار هی قوتابخانەیە، معلمیش مامۆستای قوتابخانەیە. خوێندکار دەڵێ چی؟ عذر میخوام تکلیفم رو نیاوردم. عذر میخوام تکلیفم رو نیاوردم. واتە داوای لێبوردنم هەیە، داوای لێبوردنەکەم ئەو ئەرکەی پێم سپێردراوە یاخود ئەرکی ماڵەوەم نەهێناوە. معلم دەڵێ چی؟ مشکلی نیست فردا بیارید. مشکلی نیست فردا بیارید. واتە کێشەی نییە سبەی نەبیێن. دینە سەر بەشی ڕاهێنانەکان. بەشی یەکەمیان ئەڵێ هر یک از جمله‌های سمت راست را به پاسخ مناسب آن در سمت چپ وصل کنید. واتە هەر یەک لە ڕستەکانی لای ڕاست بگێنن بە وەڵامە گونجاوەکانیان لە لای چەپەوە. باشە. و یەکەم دانەکە شیکاری کردوم بۆتان ڕوونەکەمەوە، ئەوکانی تر خۆتان شیکاری بکەن. ئەڵێ چی؟ کیفم خیلی سنگین است. ئەو ئەستا دەتوانی کورتی بکەیتەوە بڵێ کیفم خیلی سنگینه. بە بزوێنێک ئەو ئەستا کورت دەکەیتەوە. کیفم خیلی سنگینه واتە جانتاکەم زۆر قورسە. لە وەڵاماڵێ چی؟ کە تۆ بۆ پێشنیاری خوڵکی پێدەی ئەڵێ اجازه بدهید کمکتان کنم. اجازه بدهید کمکتان کنم. اجازه بدهید کمکتان کنم. بەڵام ئەمە بە شێوازی کتێبیە. بە شێوازی بازار هەڵێ بذارین کمکتون کنم. بذار کمکت کنم. بذار کمکت کنم. ئەو هەیەن ئاسانترە. ئەمە ڕاهێنانی یەکەم بەو شێوەیە وەڵامی ڕاست ئەگەیەنی بە بەرامبەرەکەی. بەشی دووهەمیان ئەڵێ با توجه به حرف اول واژه‌ها عبارات زیر را کامل کنید. ئەڵێ بە سەرنجدان لە پیتی یەکەمی وشەکان دەستەواژەکانی خوارەوە پڕ بکەنەوە. باشە؟ مەریەم ئەڵێ چی؟ غذا خیلی خوشمزه بود. دست شما چی؟ درد نکنه. سیما ئەڵێ چی؟ نووشە. ئیتر ئەوەکانی تر خۆتان تەواوی کەن. سێهەم گفتوگوهای زیر را کامل کنید. گفتوگوەکانی خوارەوە تەواو بکەن. گفتوگوی نێوان سروش و ئارمان و مهمان و میزبان ئەوانەش لەسەر و خوێنمان ئێوە لێرە دووبارەی بکەنەوە.
ئەمەیان لێگەڕێن ئەمەشیان لێگەڕن کێشەنیە دێنە سەر وانەی بیستەم بۆ وانەی داهاتوو تکایە بیرتان نەچێت ئەو پێشنیارانەی کە خوێنمان ئەو خۆڵکردنەی کە لەسەر خوێنمان لە کۆمنتە بە دێڕێک خۆڵکی شتێکم بکەن دێڕێک بنووسن بە فارسی بۆی بزانم تا چ ڕادێک سوودتان لێبینیوە بە هیوای سوود بینین بیرتان نەچێت لە تێلگرام لەگەڵم بن لە تەلگرام سوودی باشی لێبینن و هەروەها لایک و سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێت بۆی هەموو کات وانەی نوێتان بەدەست بکات.